geliyor yani böyle peş oldu. بس ناقص لك مثلا من هذا صعد يقدر والله والله بدم روي gol ay Ya o seyler koydu. لو كان يدري لو كان يدري Yani bak bu köylere de diyorlar. bravo Sama تجاوري ده Pasta cara. Vamos lá, querido. Nada, nem cozinhar. Assim não. Yenisler böyle قاعد لازم لاعبان شو دي واحد
حسن 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 ابدا بتعداتي ده
Sağlık var. Sakın takım yapma oğlum sen. O takım da hani اوفر الشجوع اوفر بها والله تواوا بس كسر ايش ما يورى لنا ديدا
Şu anda kabasa. Hadi. ذكرني الريكورد انا برنامج الريكورد من يك الريكورد والله सारे के चले सारे के चले हाँ काफी तरह हाँ सारे का इधर
سعيد يتسال والله يسلمك.
لي هذا يدي سيلاتي بس ده كاد الروش يزبره هذا يستعد بكل شيء شو يقولون هاي بمعنى أبرر جاكو ديما السنة حسين اوفسايد والله قناع عسي خوشبني عسي قال لي ورقري كان راس بالراس سقورت يا هذا غزيت ولا يتيري في شيء
زارش کەمی نۆری پانێلی دوێر ناگرن نۆریە دەستانەکەی بۆ لێوە های شتێنە هەرامێنێ شانو مليتات والله لا ستوري ماذا مبروك تفتش هي اصلي براد كتبت ما في تفتيش لكن تقول تقول كاكا انا ما اعرف فرص صعبه دانش دنيا Grazie. Derken kavram şandı
Demek giriyor pas, demek giriyor profil tabii yani. Pozisyon. طلبي زانياري ها فرنسي يعني صدق زانياري حسين بونا زاني خود انا عارفني انا نفس صعيبه زرع زي قلت سجن زي قلت سكنتوا زي قلت تركتوا نظامي كله وزاش كله لا أبدي ممكن هي عايزة تفهم هي أريد شوي جار من هذول.
برم دکورانی.
ثاني بقرة طيب
لوكان من فردا غازي هفات شو سجن Amosdan zor çekti. Genco zor çekecek diyor. Ya da tabi blok diyeceksin. زيادة والله يزول
سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنەرانی کەناڵی ئاسمانی پێ محەممەد یاریەکە ئێستا کۆتایی پێهات کەەوە یاریەکە لە بەرژۆندیانی گازی باکوور بە کۆتایی هات بە ئەنجامێکی چاوەڕوان نەکرا بەهۆیەوەی کەەوە گازی باکوور لەم کۆمەڵەیە پێشتر شەژ یاریتری ئەنجامدا بوو هیچ سەرکەوتنێکی نەبوو ئەمە یەکەم سەرکەوتنی یانەی برایەتی و من یەکسەر دەچمە لای یاریزان یانەی گازی باکوور کاپتن ئیدری سونەر کە لە یاریەکە گۆڵێکی تۆمار کرد بۆم گۆڵە سەرکەوتنتان بەدەستێنا یەکەم سەرکەوتنتان لە خولەکە بەدەستنا چی تەیە؟ زۆر سپاس بۆ خۆم ڕتوانیمان بەرینەوە بەڕاستی یاریەکی گرنگ بوو بۆ ئێمە دەبا بمان بردات چونکە پێنج خەسارەمان کردبوو الحەمدلله ئەمڕۆ بردمانەوە توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین دەست خۆشبی دەزان ماندووی دەتێفچی ئاو خۆی بڕۆ ئیسراحەت خۆ دۆرگرا محەممەد یاریەکە برایەت یارچەندە هەوڵی گۆڵتۆمارکردنی زۆر بەڵام بە گۆڵ نەگەیشت ئەمە ژوای کردکەوە لە خولە چێشتا و دوو گۆڵێکی تۆمار بکرێ و برایەتی کۆی خاڵەکانی لە 6 خاڵمایەوە و گازی باکووریش لە کۆتا پلە بوو کۆی خاڵەکانی بە 4 خاڵکەواتە هەردوویانە لە یاریەکانی داهاتویان کە 6 یاریان دەمێنێ تەنها ڕکابەریمانەوە دەکەن بەڵێ بەڵێ محەممەد لەم یاریش برایەتی بە پێکاتی دوم یاری کرد بەهۆی ئەوەیەوە دوو ڕۆژی تر کە دەکات ڕۆژی هەینی یاریێکی سانوسازی بەرامبەر پێشمەرگەی هەولێر هەیە بەهۆی ئەوە ئێستا برایەتی لە پلەی یەکەمی ڕزبەندیانەکانی خولی نایابی کوردستانە دەوێت ئەمساڵ هەرچۆنێک بێت نازنای خولی نایابی کوردستان بەدەستبێنێ بۆیە ئامانجە گرنگەکەی تریشی بەلاوەنە کەەوە سەرکەوتن بۆ خولی نایابی عراق ئەمساڵ برایەتی تەواو ئامانجی مانەوە دەبێت بەهۆی ئەوەیەوە ینی 6 خاڵی هەیە هیچ ئەمەلێکی وای نەماوەکەوە لە یاریەکانی داهاتوش سەرکەوتن بەدەستبێنێ بگاتە قۆناغی بگاتە خولی نایب بۆیە هەردوویانە لە دوای یاریەکانیان کە 6 یاریان دەمێنێ ڕکابی لەسەرەوە دەکەن لە خولەکە بمێننەوە و بۆ ساڵی داهاتوو ئامانجیان گۆڕانکاری بەسەردا بێنێت بەتاکید گازی باکوور خۆی تیپێکی زۆر باش ینی نازەم ئەنجامەکانیان بۆ خراپ ڕەنگە لەوانێ باری دارایان خراپیان نازەم زروفێکی تایبەت بۆ خۆیانەوێ بەڵام برایەتیش زروفی لە هەمویانەکان خراپترە چونکە زۆر ماندووە دوو پێکاتی جیاوازی بەشداری لە دوو خولی جیاواز کردووە دوای پێکاتی یانی برایەتی سێ چوار یاریزانی گەورەیتە تۆزەخی برایانەیە ئەگەر ناباقەکەی هەموو یاریزانی لاو ئەزمونیان زۆر کەمە بە تایبەتی لە خولی پلەیکی عراقی پێم وایە ئەنجامەکان زۆر خراپن بەڵام ئەگەر خولی نایبی کوردستان تەواو بێ ئەو یاریزانانە بگەڕێنەوە بە دڵنیایەوەی برایەتی ئەنجامی باشتر بەدەست دێنێت